خراوەکانی کۆمەڵی مەدەنی لە قەزای چۆمان و بڵێن بە گشتیش باڵەکایەتی لە ژێر چاودێری قایمقامەتی قەزای چۆمان هەستین بە کردنەوەی کەمپینێک بۆ کۆمەکردن و هاوکاریکردنی خوشک و برایانمان لە ڕۆژئاوا کە ئەوان ئێستا لە ژیانێکی دیژوار و نامواردا دەژین کە دەبینین لەلایەن دەوڵەتی فاشستی تورکیا کە بە چ شێوەیەکی دڕندانە ئازارە درێن و دەربەدەرەکرێن ئەوە جاری یەکەم نییە لە باڵەکایەتی کە کەمپینی وا ڕائەگەێنین بەڵکو پێشتریش ئەو کەمپینانەکراینە بە جوودی هەموو لایەک دیارە کەمپینەکەمان 2 ڕۆژە بەردەوامی هەیە خۆشبەختانە لە کەمپینەکەدا کۆمەڵێک شتی زۆر باش هاتووە لە خواردن و پێداویستی جلوبەرگ و گەرمکەرەوە و ینی ئامێرەکانی گەرمکردنەوە ئەنا دیارە خەڵکی باڵەکایەتی هەمیشە کورتپەروەنان ئەوەی لەبەرچاو بووە کە دەستکراوە بووە بۆ لێ قەوماوان و بۆ بەتایبەتی مەسەلەن نەتەوەیەکان هەمیشە جوامێرانە هاتوۆتە سەرخەت و هاوکاری کۆ کردوێتەوە چ بە مادی چ بە بەشتی تر بۆ خوشک و برا کوردەکانمان لە پارچەکانی تری کوردستان هەمانجێکەیە لەگەڵ خاچی سوور و تەواوی ئەو ڕێکخراوانەی کە هەڵەسن بە بردننی ئەو کۆمەکانەی بۆ خوشک و برایانمان لە ڕۆژئاوا تەنسیقێکمان کردووە لەگەڵ ئەوان دواتر هەمان ئەو لیژنەی کە بە کەمپینەکە هەساون بڕیارەدەن چۆن ئەشیاکان ئەگوازینەوە ئەوش بە دیارە بە هاوکاری حکوومەتی هەرێم و بە تەواوی ئەو ڕێکخراوانەی کە دەستمان داوەتە کەمپینە داواکاریمان هەیە لە بەردەوامی کەمپینەکەماندا بۆ خەڵکی ئازیزی باڵەکایەتی کە زیاتر گرنگی بە شیری منداڵ و دایبی و ئەگەر ئەوانش نەتوانن دەتوانن لە ڕێگای دانی پارەوە بەڕاستی چکو ئەمە لێرانە وا بڕیارماندایە کە ئەو پارێک کۆکرێتەوە ئەو پێویستیانەی بە تایبەتی منداڵ و ژن دابین بکەین و بۆیان بنیری Nereden de tapaşı var bana? Aferin, inşallah. Sağ ol.